ئەم ژنە دەرچووی هیچ ناوەندێکی هونەری نییە، بەڵام خۆشەویستی بۆ ژیانی جاران و دیمەنی ئەوسای گوندەکەی کردیە ژنێکی دەسڕەنگین. قەویلە فاتیح بەشێکی ماڵەکەی تەرخان کردووە بۆ ئەو کارە دەستیانەی دروستیان دەکات کە سەرجەم کارەکانی گوزارشتن لە ژیانی جارانی گوند. شوێن ئەم خان و حەوشە بابا و میمکم و باوەژن باوکم و کشتی لە دایک باوکم و کشتی لەوراژیە ئەمجا شوێن وە شوێن گۆڕێ ئەمجا ماڵ برایەکم لێرە لەناو ئەم غورفاژیە باوکم شەمە دیۆخان باوکم بی ئەمەیشە غورفەی من و دایکم و ئەم برای ئازەومە بی من خەیاتیم تیا کرد و تیادانشە نشتین شەش کڵایۆنیان تیا کرد و کوڕێل برازام و ئامۆزایلم و براکانم و ئەمانە ئەمەیشە غورفەی میوانە منش بیرەکە بی. قەویلە فاتیح خەڵکی گوندی کنگربانی گەرمیانە و ئێستا لە قەزای کفری نیشتەجێیە. ئەو شێوازی جارانی گوندەکەی و خانووە گڵەکان و تەنانەت دیمەنی پیاوە بەتەمەنەکانیشی دروست کردوێتەوە. ئەم ئەسپەیشە چاو خۆم دیمە و بابان بێ بەیانی لێباتایە ئەوەی من لە خەیاڵما بێ بە کەمی بابام قەت نوێ جمعی لە ماڵانەوە لە ئاوای ئەهات بۆ کفری ئاوا کەواو سەڵتەیان پێوت مشکی و هین سەری ئەسپەکەی بۆ ڕبانەکرات خنجێر و تەزبیحقەی مشکی و تەرتیباتی ئەو جلوبەرگە ئەو بابام لەبەری کرد ئەوم بۆی دروست کرد و کردمەتە بەری قنگربانەوە کفریە ئەم پاسە بی 4-5 ماڵ ئەیگردووە کرێ بۆ برایم سەمین بۆ ئیمام خەلیلە بۆ ئەو تشتێ لە ئەڕۆین 4-5 ماڵ بردنەکەیش چی بیان پەتاتە ئێلکەی کوڵەیە دۆڵمەیەکە بریا و بە خۆشی بەیانی ئەڕۆمیان وەم پاسەیتەوە چەند ماڵ ئەیگرت بە غەرازەکانە خریا سەربان و خۆمانیش لەناو ئەم پاسە ئەڕۆیمان و ئەهاتینەوە. قەویلە گوێ بە ڕەخنە و نیگەرانیەکان نادات، دەیەوێت دیمەنی جارانی گوندەکەی وەک خۆی پیشانینەوەی ئێستا و داهاتوو بدات. ئەمە مەکتەبەکەی قنگربانە لە 59 دروست کراوە چەندێکی سەیش دکتۆر و دکتۆرا لە مەکتەبیان تەواو کردووە زۆر پامنێر هەیە مقابلەم کردە ڕخنیان کردە بۆ عەلەم کوردستان ناکەیتە نەخەیر ئەمە عەلەمی عێراقی ئەمە حتا دیەکەمان ڕمێ عەلەمی عێراق بی حەزم کردە ئەو تشتە دروستکەمەوە وەکو خۆی بیە. ئەم ژنە هێندە گرنگی بە کارە دەستیەکانی دەدات کە خۆی لە شێوازی ژیانی کۆندا دەبینێتەوە هەر کەسێکی بەتەمەن دەبینێت پرسیاری ژیانی کۆنی لێ دەکات تا بیکاتە بیرۆکە و ئیشی لەسەر بکات. گەورەترین یاری دوو کەس بەرامبەرێکیە گرت کچی شەی کرد و کوڕی شەی کرد ئەم یاریە بزان کێینەکەی کێشکێنی خۆشترین یاری ئەمەش بێ گولانیش بێ. زۆرن ئەو کچ و ژنانەی بایەخ بەکاری هونەری و دەستڕەنگینی دەدەن بەڵام هاوشێوەی کارەکانی قەویلە دەگمەنن کە گوزارشت لە ژیانی جارانی گوندەکان و بایەخ بەشتە کولتوریەکان دەدات. دڵشاد ئەنوارە، دەنگی ئەمریکا، گەرمیان.